بەڵام لێرە ئەو خۆ جوڵێنی لە مەوزوعی پەیدابوونە لەگەڵ خۆ جوڵێنی لە مەوزوعی کارکردنە لە ڕاستیە لەیەکی جا نەکردوونەوە. ئەوەی خۆ جوڵێنە لە کارکردنە لەگەڵ ئەوەی لە خۆیان جوڵە هەیە بۆ پەیدابوون، ئەمە دووشتی جیاوازە. ئێمە شتانێک دەتوانین دروستکە ئینسان ئێستا گەیشتۆ بەوە تەکنۆلۆژیا گەیشتۆ بەوەی کە دەتوانێت شتێک دروستکەوە تەوقیتی کات تەمەنێکیە بێ فعلەن لەو بۆ ئەو تەمەنە خۆی بجوڵێنێ و خۆی تەنانەت خۆی بکوژێنێتەوە و خۆی داگیسێنێ و بەرمەنجە دەکرێت لەسەر ئەوەی کە ئاوا بێت و دەشبێت ئاواش دەبێت، یعنی خۆ جوڵێنەوە و خۆشی ڕادەگرێ و خۆشی دەخاتەوە جوڵە. ئەگەر بڵێەوە ئاخردەی لە ڕێگەی ئەو وزەیەوە کە پێی دەدەی ئێدە ئینسانیش خۆ لە ڕێگەی ئەو وزەیەوە کە وەری دەگرێ دەتوانێت بجوڵێتەوە. ئەگەر نان نەخوا و ئەو وزەیە وەرنەگرێت دەتوانێت بجوڵێت. لەبەرەوە ئەوە بە شێوەیەک ینی وەکو بڵێ ئەگەر ئێمە لە ڕێگەی تاقی شەمسیەوە شتێک دروستکەین و بەرمەجێکەین دەکریان شتە هەر ئەسەن پێویستی بە ئێمە نەمێنێ خۆی بۆ خۆی چی بکات دەجوڵێت و خۆی بۆ خۆی ڕادەوەستێت و ئەوەی کە ئەوە دەکات ئەوە دەکات کە بۆی دانراوە بیکە. لەبەرەوە خۆ جوڵێنی بنەمایەکە ئێمە ناتوانین ئەوەی سروشتیە لەوەی ئەوەی کە بە سروشتەیە لەوەی کە بە دروستکردن هەیە ئەو شوانەی پێشجاکەینەوە. بەس سوکرات ئەفۆن ئەرستۆ ئەو دوانەی لێبجا دەکاتەوە، ینی لە ڕێگەیەوە خۆجوڵێن ئەوەیە کە سروشتیە ئەوەشی خۆ نەجوڵێنە خۆجوڵێن نییە. ئەوە چییە؟ ئەوە بە سروش نییە. ئەیتەمان بە سروش نەبێت دەبێت بە دروستکردن هەبێ بە دروستکردنیشە بێت دەبێت مرۆڤ دروستی کردبێت. دەی ئەمە یەک دنیا شتمانەیە خۆ نەجوڵێنەوە مرۆڤ دروستی نەکردووە. لەبەرەوە ئەم تەسنیفکردنە بۆ بوونەوەرەکان ئەس دەکەم تەسنیفێکە کێشەیتیایە هەر هەم لە تەسنیفەکە کێشە هەیە هەم لە بنەماکەی کە تەسنیفەکەی پێکراوە، ینی لە